ئەو گۆرانیەمان تازەیە ئاوازەکەی دانراوی خۆمە بە تێکستە جوانەکەی مامۆستا حوسێن شەیدا پێشکەشی کاکە ڕاپیار و هەموو بیسەران و گوێگرانمانی دەکەین لەگەڵ مامۆستا سەرهەد بە سازە جوانەکەی کاکە حوسێن و بە کامیرە شازەکەی کاکە بەکری شاهان هەر بژین. بۆچی بێ هەواڵی لێم خۆزگا بمزانی بالاکوێی گەرچی دووری لە چاوانم لە ناخمدار نیشتاجێی فەرشی سوورت بۆ ڕاداخەم بەڵێنم پێ بدا کە دێ بێ هەواڵی جەرگی بڕیم دەم کوژێ ناڵەی دڵبڕیم مردم بە تاسەی دیتنت دووریەکەت ئێخەی داڕیم عزیزم چۆن بۆ یاک دابین ساتێ بۆم تێنەکۆشی تۆ جا چۆن نەبرم ئەو کاتانەی گەر بەبێ من دڵخۆشی تۆ وەرە هەتا ژیان ماوە سەر بنێمە سەرکۆشی تۆ بێ هەواڵی جەرگی بڕیم دەم کوژێ ناڵەی دڵبڕیم مردم بە تاسەی دیتنت دووریەکەت ئێخەی داڕیم چۆن دەتوانی لێمدا بڕێی بەو هەموو عەشقە گەرماوە لە دوایەوە هەموو خەیاڵەی من چۆن لە بیرت بەرمەوە ئێستا هەموو بەیانیەک سەر لە نوێ عاشق دەبمەوە بێ هەواڵی جەرگی بڕیم دەم کوژێ ناڵەی دڵبڕیم مردم بە تاسەی دیتنت دووریەکەت ئێخەی داڕیم هەر بژین